جیاواز لەو بابەتانە دێمە سەر یەکێک لە تەورەکانی ئەمڕۆ کە گفتوگوی لەسەر ئەکەین ئەوە بوو کە لە سەردەتایی پرۆگرامەوە ئاماژەم پێدا دەمانەوێت سەبارەت بە بەدواچوانەکان بۆ کێشەکانی هاوڵاتیان و فەرمانبەران زانیاری وەربگرین لەسەر ئەو سندوقە سکاڵایی کە لە وەزارەتی داد دواتر بەدواچوونی بۆ ئەکرێت. ئەم بەیانیە نەریمان تاڵیب گوتەبێژی وەزارەتی داد میوانی ئێمەیە. بەخێر هاتی کاک نەریمان، جگە لەوەیش کە بەڕێزت ئێمە بەیەکەوە هاوکارین، بەڵام ئەمڕۆ دانیشتەکەمان شێوازێکی تراویش بۆ زانیاری پێدانە بە هاوڵاتیان. دەستیشە خۆش بە ئەمڕۆ دەوامەکەت لەبەر خاتری ئێمە ئاڵوگۆڕ پێ کردووە کاتەکانی کاتت بە ئێمە بەخشی. زۆ سپاس بۆ ئێوە، زۆ سپاس بۆ ئەم دەرفەتە و کاتێکە پێیان وتم کە ئێوە ئەو تەورەتان هەڵبژاردووە من زۆرم پێخۆش بوو، بۆی زۆر بە چاڕوونی هەیە ئێمە بتوانین دەو ماوەی کە دیاری کراوە باسی بکەین. زۆر باشە، دەستەکانت خۆش بێت، دووبارە بەخێر بێ. کاک نەریمان جارە پێش هەموو شتێ با بزانین بۆ پێی ئەوترێ سندوقی سکاڵا ئەم سندوقە بۆ کێ دانراوە، کێن کە سوودمەند دەبن لە ئەم سندوقە؟ بەڵێ لە ڕاستیە یەکێک لە ئەرکەکانی وەزارەتەکان و حکوومەت و دەستگا ڕسمەکان ئەوەیە کە ئاگایان لە ئیشوکاری فەرمانبەران و هاوڵاتیانیش بێ و ئەو سندوقە تەنیا لە وەزارەتی داد دانەنراوە، بەڵکو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بە دوواداچوونی سکاڵەکان کرا بە گشتاندنی بۆ کرا و ئێستا لە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی بە دوواداچوونی سکاڵا هەیە. هەرچەند وەزارەتی داد دەمێک بوو داینابوو، ساڵانێکی زۆر بوو سنووقەکە دانرا بوو، سنووقی سکاڵا بۆ هاوڵاتیانیش دانرا بوو و بۆ فەرمانبەرانیش دانرا بوو. بەڵام لە ڕاستیە لە کابینەی نوۆیە جۆرێک ئاوەدانەوەیەکی باش لە ئیشوکاری فەرمانبەران و لە دەوامکردن و لە جدیەت بوون لە دەوامکردن و بە دوواداچوون بۆ کێشەکانی فەرمانبەران هاتەکایەوە. ئەمە وای کرد کە سندوقی سکاڵا لە سندوقێکی تەنیا وەرگرتنی سکاڵاوە ببێ بە لیژنەیەکی تایبەتمەندی پسپۆر و ناوی لێ بنرێت و بە ئەمری وزاری دەربچێت لیژنەی بە دوواداچوونی سکاڵای هاوڵاتیان و فەرمانبەران. زۆر باشە. کاتەمە ئاسانکاریەکی دیکەشە فەرمانبەرێک بۆ نمونە لە فەرمانگەی تەندروستیە ئەتوانە هەر لە فەرمانگەکەی خۆیەوە ئەو سکاڵایی کە هەیەی یا ئەو شتێک کە ئەوێ بە دوواچوونی بۆ بکرێت لە وەزارەتی دادەوە هەر لە لای خۆیان ئیتر پێویست ناکا بیهێنێت بۆ وەزارەتی داد وەکو ساڵانی پێشتر کە بووە. ئێستا هەر لە فەرمانگەکەی خۆی ئەم سندوقە هەیە و بە دوواچوونی بۆ ئەکرێت. لە ڕاستیە لێرە ئەمە پێویستی بە ڕوونکردنەوەیەک هەیە. ڕوونکردنەوەکە چییە؟ وەزارەتی داد چونکە دەستگای داواکاری گشتی سەر بە وەزارەتی دادا ئەوە لە هەنێ حاڵەتە داواکاری گشتی بۆ خۆی بە دوواداچوون بۆ هەندێ کەیس و حاڵەتەکات و سکاڵای هاوڵاتیان وەرەگرێ لەوێ دەستەی مافی گشتی هەیە. ئەمە مەوزوعێکی جیاوازە. ئەم مەوزوعیکەیان بڵێن بۆ نمونە فەرمانبەرێکی وەزارەتی تەندروستی ئەتوانێت سکاڵاکەی خۆی بات بە لیژنەی بە دوواداچوونی سکاڵا لە وەزارەتی تەندروستی. باشە. یاخۆ هاوڵاتیە کە سکاڵایەکی هەیە لەسەر وەزارەتی تەندروستی نایە بە وەزارەتی داد ئەچێ سکاڵاکەی خۆی وکو هاوڵاتیەکەیا بە وەزارەتی تەندروستی چکە سکاڵاکە متعلقە یا تایبەتمەندە بە وەزارەتی تەندروستی. هەنێ حاڵەتی کە هەیە جۆرێک تێکەڵبوون دروستە بێ. بۆ نمونە سکاڵاکە دووسێ وەزارەتە گرێتەوە، لەوانەیە هاوڵاتیە کێشەکەی بە نەوعێک بێ کە سکاڵاکەی پەیوەست بێ بە چەند وەزارەتێکەوە. لەم حاڵەتایە جۆرێک تەنسیق هەیە کە ئەو سکاڵایەتە وەزارەتی داد ئەو کاتە بە کتابێک زۆر جار حاڵەتی واشە بووە، ینی بە کتابێک جەنابی وەزیر سکاڵاکەی ڕەوانە کردو بۆ وەزارەتی بڵێن ناوخۆ یا وەزارەتی تەندروستی. بەم شێوەیە کە زانیوێتی ئەم سکاڵای ئەم هاوڵاتیە لە لای وەزارەتی داد نییە پێویستە بچێ بۆ وەزارەتی ناوخۆ یا بچێ بۆ وەزارەتی تەندروستی ڕەوانەمان کردو بۆ وەزارەتی تەندروستی. فەرمانبەران دەتوانن هەرێ ڕاستەوخۆ ئەگەر فەرمانبەری وەزارەتی داد بن سکاڵاکەیان بنێرن بۆ ئەو سندوق. باشە، ئەوەی کە ئێستا پرسیارە لێرە بۆ من دروستە بێت کە باستەوەکەین هاوڵاتیان و فەرمانبەران واتە دوو جۆر سکاڵا لە لای ئێوە تۆمار ئەکرێت. جیاوازەکان چییە؟ بۆچی هاوڵاتیان بەجێ بۆچی فەرمانبەران بەجێ؟ فەرمانبەران چۆنەڵێ ملکەچن بۆ قانونی کۆمەڵی قانونی وەزارەتەکەی خۆیان و قانونی ئینزیباتی مۆزەفین لەبەرەوە ئەو سکاڵای کە فەرمانبەرێکە جیاوازە لەو سکاڵای کە هاوڵاتیانێکە. سکاڵای فەرمانبەر یەکسەر وە ناگیرێت چونکە فەرمانبەر سلسلەی مراجعەی هەیە، مدیری خۆی هەیە. لەوانەیە فەرمانبەرە لە
فەرمانگەی دادنووسی دووکان بێ لە فەرمانگەی دادنووسی هەڵەبجە بێ هیچ زاخۆ بێ ئەبێ یەکەمجا ئەو فەرمانبەرە بۆ سکاڵاکەی خۆی بۆ کێشەکەی خۆی سکاڵا بۆچی دروستە بێ واتە کێشەیەکێ یا داواکاریەکەیە ئەبێ بەرزی کاتەوە بۆ بەڕێوەبەری خۆی ئەگەر بەڕێوەبەری خۆی بەرزی نەکردەوە بۆ بەڕێوەبەرە گشتیەکە یاخو بەڕێوەبەرە گشتەکە بەرزی نەکردەوە بۆ وەزارەت لەو حاڵەتایە کە ئەو فەرمانبەرە ئەتوانێت تەخەتای سلسلەی مراجعە بکات یەکسەر بۆ جەنابی وەزیری بنێرێ ئەمە جۆرێکە لە ئاسانکاری بۆ فەرمانبەر بۆی مافی نەخورێ بۆی کە ئەگەر هەستی کرد کە غەدرێکی لێکراوە ئەو دەنگەی بگاتە جەنابی وەزیر چونکە لە ڕاستیە بە پێی قەوانین و ڕێنمایی و تعلیمات ئەبێ فەرمانبەر ملتەزم بێ بە مدیری خۆیەوە بەڵام کاتی ئەو مدیرە گوێ لە داواکەی ناگرێت گوێ لە سکاڵاکەی ناگرێت یا خۆستەکە کە غەدری لێکراوە و مافێکی خوراوە ئەو کاتە بۆی هەیە کە سکاڵاکە بنێرێ بۆ وەزارەتی داد و ڕاستەوخۆ جەنابی وەزیری داد تەماشایەکەەوە پێم وایە ئەم ئالێتە لە ناو زۆربەی هەموو وەزارەتەکان و دەستە و ئەو دەستانی کە نەبەستاون بە وەزارەتەکانەوە لە ناو هەموویە بەم ڕێکارانە ئەچێتەوە فەرقەکە ئەوەیە هی هاوڵاتیان چی جۆرە سکاڵایەک ئەتوانێت تۆمار بکەن خۆ ئەگەر کێشەیەکی هەبێت بۆ نمونە لە گەڕک و منتیقەکەی خۆی ئەوە بنکەی پۆلیسەیە ئەتوانێت لەوێ سکاڵا تۆمار بکات بۆچی ئەتوانێت لە لای ئێوەشەوە سکاڵا تۆمار چ جۆرە کێشەیەک هەیە کە پەیوەستە بە ئێوەوە و هاوڵاتی ئەتوانێت بەڵێ لە ڕاستیە ئێمە بۆچی ئێمە سکاڵای هاوڵاتیان وەرەگرین لەبەر ئەو تایبەتمەندیانەیە کە ئەو سەڵاحیاتانەیە کە وەزارەتی داد هەیەی وەزارەتی داد لە قانونەکەی خۆیان باسیەوەکە کە پارێزەری مافەکانی هاوڵاتیانە مافەکانی خێزان و مناڵە زۆر جار ئەو هاوڵاتیە هەموو زۆر فەرمانگەی بەسەر کردوتەوە مراجعەی زۆر فەرمانگەی کردووە لەوانەیە ئیشەکەی لە شارەوانی بێ بەس ئەو نەچووە بڵین من ڕێزمەیە بۆ وەزارەتی شارەوانی ئەمە تەنیا بۆ نمونەیە ینی زۆر سەردانی کردووە تەماشاکە کێشەکەی حل نەکراوە لەبەرەو کاتە پەناباتە بەر وەزارەتی داد بۆچکە لەوانێ کەسێکی پسپۆر لەوانێ و هاوڵاتی خۆی ئاگای لە هەنێ قوانین نەبێت کە وەزارەتی داد دەتوانێت ئیشە بکە مەحامێک پێڵێ بچۆ بۆ وەزارەتی داد بۆچی پێڵێ بچۆ بۆ وەزارەتی داد چونکە داواکاری گشتی لە وەزارەتی دادا داواکاری گشتی ئەتوانێ سکاڵای هەموو هاوڵاتیەک بجوڵێنێت زۆر جار هەنێک کەیسەیە خۆی جوڵێنێت لەبەر ئەمەیە کە هاوڵاتی سەردانی وەزارەتی دادەکا و ئێمەش ئەو کاتە سکاڵاکەی وەرەگرین بەڵام لێرە ئەمەوێت تاکید لە شتێ بکەمەوە و جەنابی وەزیر لەو ڕۆژانە تعلیماتیشی پێ دەرکرد پێویستە هەست سکاڵایە کە یەت بۆ وەزارەتەکان و بە تایبەت بۆ وەزارەتی داد بە بەڵگەوە بێت ئەو کەسێک کە ئیدعای شتێکە کات ئەو کەسێک کە شکات لە شوێنێکەکە لە یەکێکەکە لە مدیرێکەکە یا لە کەسێکەکە پێویستە بەڵگەی هەبێت ئەگەر بەڵگە نەبێ ئەبێتە ینی کەیدی ئەبێتە بکوۆی کە ینی وەکو شتێکی هەڵبەستراو لەبەرەوە بێ ناونیشانی خۆی بنووسێتەوە بێ تەلەفۆنی خۆی یا هەشتێکی کە منیش بەبستمەوە بوو کە لە مەرجەکانە پرسیاری ئەوە بکەم جگەلەوە لە ڕۆژەکانە ئایا ڕۆژێکی تایبەتەیە کە سکاڵا بێنن مەرجی ئەو وەرگرتنی ئەو سکاڵایە چییە ئەبێت بە شێوێ بێ بە دەستنووسە یاخود لەلای عریزەنووس ئەی نووسێت بە چ شێوەیەکە مەرجەکانی نووسینی سکاڵا چین پرسیارێکی زۆر بەجێە بەڕاستی ئێستا لە وەزارەتی داد ئێمە سنووقی سکاڵای هاوڵاتیانمان هەل لە دەرەوەی وەزارەتدانا واتە ئەمڕۆ کە عوتڵەیە دوێنێ کە جومعە بووە هاوڵاتی ئەتوانێت بچێت سکاڵای خۆی بخاتە سنووقەکەەوە واتە هەموو کات و سەعات توانێت لە شەوە بچێت دای بێت لە ناو سنووقەکەیە بەڵام لە هەموو کاتێکە ئێمە ئەو سکاڵانە کراوەیە کە وەریگرین ئێمە هەموو پێنجشەمەیەک ئەو سنووقانەکەینەوە کەواتە بەدواچوون هەفتانەیە بەدواداچوون هەفتانەیە بزڵ و هەموو پێنجشەمەیەک ئەو سنووقانە ئەکرێتەوە و هەرو ڕۆژە ئەدرێت بە جەنابی وەزیر و هەنێ ڕێکاریکی هەیە لەگەڵ دادوەریکی بەڕێز کە حاکم عەبدوڕەحمان سیوەیلیە ئەو لەوێ بەڕێوەبەری گشتی دادا ئەو سەرۆکی لیژنەی بەدواداچوونی سکاڵایە واتە دادوەرێک سەرۆکی لیژنەکەیە و خەڵکانی قانونی تایە لیژنەکە پێکاتوە لە 5 کەس خەڵکی قانونی تایە و سکاڵەکان ئەکرێتەوەوانێ و ئەخوێنرێتەوە و ئەو سکاڵانەی کە بەڵگەی تایە و سکاڵایەکی بەهێزە و خاوەنەکەی ویستوێتی بەڕاستی بگاتە ئەنجامێک ئەو سکاڵانە بە چاوێکی گرنگتر و بایەخپێدانێکی زیاترەوە وەرەگیرێ بەڵام هەنێ سکاڵایکە کە جۆرێک بێ لە تەڵەنانەوە یاخود جۆرێک بێ ئەسڵێکی نەبێ
یاخو هەل بەبێ بنەما ئیدعا بکات بەڕاستی ئەوانە لە بەرچاو ناگەن. کاک نەریمان هیچ سکاڵایەکی سەیر و سەمەر هاتووە کەتان سیر بوو بێت ئەمە جۆرە سکاڵایەکە؟ سکاڵای هاوڵاتیان و مۆزەفین بەڵێ هەنێ سکاڵای واش هاتووە بەڕاستی یەکێک لەو سکاڵانە هی هاوڵاتێکی عەرەب بوو کە لە بەغدا لە پێم وایە لە دادگایەکی بەغا یعنی غەدری لێکرا بوو فەقیرە هانایە نابوو بۆ ئێرە ینی ئاگای لەوە نەبوو کە دادگای ئێرە سەر بەخۆیە و دادگاکان سەر بە وەزارەتی دادنین ئێمە زۆر تووشی ئەو حاڵەتان نابین زۆر جار سکاڵای فەرمانبەر هەبووە لە ینی لە مدیرەکەی خۆی ینی بەڵێ هەندێک جار ئەو جۆرە شتانەشی بێت و زۆر جار داوای شتی سەیریش ئەکرێ بۆ نمونە شتی زۆر بەسیط ینی داوایەوە کرێ لە جەنابی وەزیر هەندێک کەس هەیە جگەرا کێشن لە ناو هۆڵەکانە ینی ئەم شتانە باشن ئەم شتانە بەڕاستی واتە خەڵک هۆشیارە دەزانێت کە شوێنێک هەیە گوێگرا چاودێرە تەنانەت سکاڵا بچووکەکانیش دیسانەوە سکاڵا بچووکەکانیش لە بەرچاوە گیرێەوە جۆرێک لە هوشیارکردنەوەی هاوڵاتیشی تایە زۆر هاوڵاتی تەلەفۆنی خۆیان نووسێت ئێمە پەیوەندی پێوە ئەەکەینەوە و لەوانەیە نەیزانی بێ بۆ وەرگرتنی ئەو حەقی خۆی ڕوو لە کوێ بکات ئێمە ڕێگەی پیشانەین و جۆرێک لە سەقافەتی قانونی بۆ باس ئەەکەین و دەورێکی باشی هەبووە لە ڕاستیە دەورەکەی بۆچی ئەڵم دەورێکی باشی هەبووە چونکە هاوڵاتی دوجار هەستەکا کە شوێنێکەیە ئەگەر هیچ مینبەرێکیش نەما گوێ لەو بگرێ یا قسەی خۆی بکات یا دەرگاکانی هەموو لە سەردا بخرێ دەرگایەکەیە کە ئەتوانێت لێرەوە ئێمە هیچ نەبێ ڕێگەی پیشان بین ئەگەر هات و سکاڵاکە پەیوەست نەبوو بە وەزارەتی دادیشەوە ئێمە ئاسانکاری بۆکەین کە سکاڵاکەی بگاتە ئەو شوێنە زۆر جار گلەیی لەوە کرێ بڵین ئەڵێت دۆسیەکەم تەواو نەبوو لە محکەمە ئێمە باڵێکین دایانەی کاکە دادگاکان سەر بە وەزارەتی دادنین سەر بە دەسەڵاتی ئەنجومەنی دادوەرین و دادگاکان جیاوازن پس ئێمە توانین ئاسانکاریان بۆ بکەین بە حکمەوەی کە ئەمە گرنگە بەم شێوەیە هۆشیار ئەبنەوە یەک پرسیارم هەیە و ئەگەر بکرێت بە کورتی وەڵام بیتەوە باس لەوە کرد کە لە دوای ئەوەی کە پێنجشەمان سکاڵەکان وەرەگیرن لیژنە دائەنرێت بۆ ئەمانە دەمێ بزانم هەر لیژنەیەک لە چەند کەس پێک دێت و هەموو سکاڵەکان لیژنەی بۆ تەرخانەکرێت بەڵێ پرسیارێکی دیکەی بەجێ ئەمەش نەخێت هەموو سکاڵەکان لیژنەی بۆ تەرخان ناکرێت لیژنەکەی ئێمە لیژنەیەکی پێنج کەسی بە سەرۆکایەتی دادوەرێکە کە خۆشی هەر بەڕێوەبەری گشتی دادا بەڕێوەبەری دیوانە و لیژنەکە دائیمیە هەمومان خاوەنی بڵێن چۆنەڵێ پسپۆڕایەتی قانونین و لە ناو وەزارەتی داداین دەوامەکەین و لیژنەکە دائیمیە بەڵام هەنێک کێشە لەوانەیە بگاتەوەی کە تۆ لیژنەیەکی تحقیقی بۆ دروستکەی لە چه حاڵەتێکە لەو حاڵەتەیە کە ئەو کەسەی ئەو مۆزەفەی کە سکاڵاکەی نادووە بەڵگەی نادووە بەڵگەیەکەیت بەڵگەی حاشا هەڵنەگرە لەو حاڵەتەیە کە تۆ بۆ دەرەکەوێت کە ئەمە کێشەیەکەوە پێویستی بە چارەسەرە ئەو کاتە بە ئەمری جەنابی وەزیر ئەوە سەڵاحیاتی جەنابی وەزیرە لیژنەیەکی تحقیقی تایبەتی بۆ دروستەکە و ئەو لیژنەیە بەس تایبەتە بێ بەو دۆسەیە دوای تەواوبووین دۆسەکە لیژنەکە داخرێ لیژنەی دائیمی نییە بۆ تاقی دەست خۆش بێ ئەم بەیانە ڕێز نەریمان تاالب گوتە بێژی وەزارەتی داد میوانی ئێمە بوویت زیاتر هاوڵاتیان ئێمە هۆشیار بوونەوە لەو بارەوە سپاس دەکەم سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت